چەکدارانی داعش لە سێ قۆڵەوە هێرشیان کرد سەر ڕەبایەکانمان دوو پێشمەرگەی قارەمانمان شەهید بوون بەڵام لە ئەنجامی ڕوبەڕووبوونەوەی پێشمەرگەکان و ڕەبایەکانمان بوون لەگەڵ چەکدارانی داعش. فراغێکی ئەمنی هەیە لە بینی ئێمە و جێشی عێراقا ئەوان ئیسفادیان لەو فراغە کردووە لە بینی ئێمە و جێشی عێراقا بە ئارەزوی خوانیەن و ئەچن و لە ناو دارستانان ئێمە لە دارستانە بە ئێمە کۆنتترۆڵ ناکرێت و جێشی عێراقی جادەی گرتووە نایەتە ناوەوانێ و ئەمانە دەستکێشیان هەیە لە ئەگە کەسی یارمەتی دەریان نەوێت لە هیرۆ نایەن بۆ ئەیرا لەو مەسەر لە ئەسلاحەوە لە شێخباوە ئەگە کەسی دەستکێشیان نێت و کەسی یاریە دەدەریان نوێ لێرە ناتوان لێرە تەقە بکاو بگەڕێتەوە بۆ شوێنەکەی خۆی.